الله هاژە هیوادارم بینەرانیشمان ئەمڕۆ زۆر باش بن. هەر لەو ڕوانگەی قسەکەی تۆوە من هەر کاتێک کە چوم سەردانی خاوەن پێداویستەکانم کرد بە یاخود ئەو چالاکیی کە هەیان بووە هێزم لێ وەرگرتووە لە بەرەوەی ئەوان تاقەیەکی ئەوەندەیان هەیە کە دەبنە نمونە بۆ هەر مرۆڤێک. منیشە لەو چوارچەوەی زۆر جار بووە بێتاقەت بووم کاتێک کە سەردانی ئەو چالاکیانم کردووە ورە میاوەتە بەرخۆم کە بینیمە ئەوان بۆ ئەستەنگیانێکێتە بەردەمیان چەندین کاری تایبەتەکەن ئەستەنگیەکان تێپەڕێن. ئەمە نمونەن نەک بۆ ئێمە بۆ هەموو مرۆڤایەتی. هەر لەو چوارچێوەیەشدا دیارە کە لە هەرێمی کوردستان چەندین ڕێکخراوی تایبەت هەیە کە هاوشانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کار دەکەن بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان تاوەکو بتوانن ببنە هاوکارێک بۆ دەرخستنی تواناکانیان یاخود ئەستەنگەکانی بەردەمیان نهێڵن. ئەم ڕۆژ ئێمە میوانداری کۆمەڵەی ڕۆژمان کردووە کە یەکێکە لە ڕێکخراوەکان کە لە ساڵی 1992 دامەزراوە یەکەمین ڕێکخراو بووە لە ئاسیا هەرێمی کوردستان و عێراق توانیوێتی ئەو ئەرکە بگرێتە ئەستۆی خۆی بۆ ئەوی بتوانێت توانا و کارەکانی خاوەن پێداویستیەکان ئەنجام بدات. لەو چوارچێوەیەشدا میوانداری سێ ئازیزی ئەو کۆمەڵەیەمان کردووە. کاک دلێر جەبار بەخێر بێت وەکو بەرپرسی ڕاگەیاندنی کۆمەڵەکە، هەروە خاتو شەهلا محەممەد و خاتو هێش و تایر کە یەکێکی دیکەن لەو خانمانە کە بە بەردەوامی کاریان کردووە لەگەڵ کۆمەڵەکە. کاک دلێر ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەم باسی مێژوەکەیمان بۆ بکە ئەم کۆمەڵەیە چی کردووە؟ بەڵێ سەرەتا بە ناوی خوای گەورە سوپاس بۆ ئەم دەرفەتە لەم ڕۆژە جوانە لەم ڕۆژە مێژوویە کە هەموو سێ دوانزەیەک ڕۆژی جیهانی کەمەندامان. سەرەتا دەستخۆشی و پیرۆزبایی لەو هەڤاڵ و هاوڕێ و خوشک و برایانەمان بکەین کە کەمەندامن و توانیویانە بە ئیرادەیەکی جوانەوە هەتا ئێستا لەم کۆمەڵگا کوردەڵی ئەسپی خۆیان تاوبن و بن بە نمونە وەک جەناب و پێشێکێکی زۆر جوانە و ببنە نمونە بۆ خەڵکانێکی ناکەمەندا. کۆمەڵی ڕۆژ دیارە لە ساڵی 1992 لە 24 1992 کە ئەو کات سەردەمی بەرەی کوردستانی بوو خەڵکێک هەبووە بەڕاستی وەکو بیرمان نەچێ وەکو مامۆستا عومەر ڕەسوڵ کە ئاڵا هەڵگری ئەو ڕێکخراوە بووە یا ئاڵا هەڵگری خەڵکانی کەمەندان بوو بە مەرجێک خۆی ناکەمەندان بوو. لە دیدگا و ڕوئای ئەوە لە کۆڕەوەکە ئەبینێ خەڵکێک قاچی ئەپەڕێ خەڵکێک ئەبینێ کەمەندامە خەڵکێک ئەبینێ بە کۆڵە برێ لەمانەوە ئیحساسێکی زۆر گرنگی بۆ دوور ئەڵێ شەرتە کە گەڕاینەوە کوردستان و یەک تۆز ئیستیقرارمان کرد من داوا بکەم مۆڵەتێک بۆ ڕێکخراوێک بۆ ئەوەی بتوانم ئەم کەمەندامانە لە چوارچەوەی ئەو ڕێکخراوەیە کۆ بکەمەوە و بتوانم توانا و ئیبداعیان پێ بکەین کە خۆشبەختانە زیاتر لە 30 ساڵە کۆمەڵی ڕۆژ خەریکی ئەو داهێنانێ و لە میانەی و داهێنانەشا بیرمان نەچێ وەک سەرەتایەک بە کورتی ئاماژەی پێ بکەم. کۆمەڵی ڕۆژ خاوەنی حەولق و سێن و سینگەی لەسەر تا سەری کوردستانە. کۆمەڵی ڕۆژ بەبێ ئینتیمای حیزبی ئیشەکە. کۆمەڵی ڕۆژ زیاتر ئەو لەوێتی یاوە بە خوشکان یا خانمان لە چینی کەمەندامان. ئەو خاوەنی یانەی ڕۆژین بۆ کەمەندامان خاوەنی تاکە گروپی شانوی کەمەندامانین لە عێراق و کوردستاندا کە مۆڵەتی فەرمی خۆی هەیە لە وەزارەتی ڕۆشنبیریەوە. خاوەنی کۆمەڵی لەو ئیشانەی خاوەنی کۆمەڵی خانمی پڕ ئیرادە و جوان و بەهەستین بۆ ئەوەی بتوانن لە کۆمەڵگایە هەموو جوودی خۆیان. دوو نمونە لەو خانمە سەرکەوتوانەمان لەگەڵایە دڵخۆشم بەوە. بێگومان ئەم دوو خانمە نمونەیەکن بۆ کۆی خانمەکانی کۆمەڵی ڕۆژ و جارێکی تر من سوپاسدانەکەمەوە بتوانین لە ئایندا قسەی زیاتری لەسەر. زۆر باش. خاتو شەهلا ئێوە هە لەگەڵ سەرەتای دامەزاندنی ڕێکخراوەکە کارتان لەگەڵا کردوون ئەگەر بینە سەر ئەو ئەرکانەی ئێوە وەکو خانمان لەو ناو ئەو ڕێکخراوەیە جێبەجێتان کردووە چی بوون؟ سەرەتا دەستخۆشی بۆ کەناڵەکەتان ڕۆژی گیانی خاوەن پێداویستی تایبەت پیرۆزەکەم. سەرەتا دەستپێکی ئێمە لە کۆمەڵی ڕۆژە وەرشەمان هەبوو، چەند چالاکیەکمان هەبوو. وەرشەکان بڵێن وەرشەی دوورمان بوو، وەرشەی دارتاشی بوو، وەرشەی چنین بوو.
ئەم ئیشانە ئەکرا کە خاوەن پێداویستی تایبەت خۆی دەوری تیابینیەوە هەر لەو دەورێشە بۆ هەر کەس پلەی یەکەمی بەدەست بێنە ئەکرایەوە بە مامۆستا من خۆم 3 جار دەورەی سێمانگی مامۆستای وەرشەی خەیاتیم بینیوەتەوە لەگەڵ ئەم ئیشانەیان ڕۆشتین وردە تا ئاشنا بووین بە ئیشەکان تا چاومان کرایەوە لەناو کۆمەڵی ڕۆژە ئەنجا گروپی شانۆی کەمەندامان دروست بوو لەگەڵ گروپی شانۆی کەمەندامانیشە یەکەم دەورم بینیوە کە ئەو کاتە تقریبی ساڵی 1995 بوو کە مامۆستا ئاسۆ دەرهێنەرەکەمان بوو یەکەم شانۆ کە من دەورم تیابینی مەملەکەتی سەرەتان بوو وەکو دایکی شەهیدێک دەورم تیابینی باشە لەناو ئەو ڕۆڵانەی کە خۆت بینیوتە هیچ جیاکاریەک هەیە ئێوە پامێکی دیاریکراوتان هەیە لە ڕێگەی شانەوە یاخود لە ڕێگەی هونەرەوە بیکێنن بزەبت شتەکانی ئێمە ئەوە نییە کە هەر بیگەێنین بڵین ئێمە کەمەندامین و شتی خۆمان بگەێنین شتەکانمان تێکەڵاوی بووە ئێمە ئەو کاتە کە بینیمان مەملەکەتی سەرەتان بوو مەملەکەتی سەرەتان ئەو سەردەماها تازە ئینتیفاازە شت کرا بوو باسی سەردەمێکیە کرد کە نەهامەتی زۆر بوو ناخۆشیەکان زۆر بوو ئیتر ئەوەیان دوایی کە دەوری جگەل لە کێشە و گرفتەکانی خۆتان دەستان بەدە بۆ کێشە و گرفتەکانی کۆمەڵگاش ڕێگەی هونەرەوە بەڵێ دوای دووەم شانۆمان شانۆی کەلاوە بوو کە ژینێک بوو یاخی بوو دوورکەوت بۆ لە خۆشەویستەکەی لە کەلاوەیە کاژیا شانۆکە شەر بەناوی کەلاوە بوو هەتا دوجار ژنەکە خۆی ئەکوژێ لە تاوە شانۆی سێمان کۆمیدیای چاو بوو ئەوەش هەر بڵین ژنێک بوو کە تۆزێ چۆنەوەی ژنێکی باش نەبوو هەر بوو ئەلەو دەورەیە چاوی مێردەکەی دەرکرد بوو ئەنی ئێمە زیاتر ئەو شانۆگەریە وتە من کۆمنتی زۆر هەبووە لەسەری کە ڕۆڵی پیاوی بە جۆرێک دەنا شانۆی مردن لە 4 وەرزەکە لە ڕۆژی جیهانی شانۆیان نمایشکرا وە بینەرێکی زۆری هەبووە تا خەڵک لە هۆڵەکەیە بە پێوەستا بوو ئەمە کۆتا شانۆیان بوو پێش ئەم دووشە یعنی بەڕاستی ئێمە کە ئەو دەورانەمان بینیوە زۆر نەچوونەتە قوڵای ئەوەی کە ئێمە مادەم خۆمان خاوەن پێداویستی تایبەتین هەر ئەبێەوەش دەرخێن بۆ خەڵک با ئەوە دەرنەکەوێت یعنی ئێمەش وەکو شانۆکارێکی ئاسایی دەوری خۆمان بینیوە و سوپاس بۆ خوا سەرکەوتنیشمان بەدەستێنەوە باشەیە مەوە سەر ئەم بڕگەیە خات و هێش و باس لە کار و ڕۆڵی خۆ لە ناو ڕێکخراوەکە لە دەرەوەی ڕێکخراوەکە بۆ هاوکاریکردنی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتی خانمان کە زۆربیان لە ماڵەوەن لەوانەیە ئەستەنگەکان بۆوان زۆر زیاتر بێت بێگومان دەستان خۆش بە زۆر سپاس بۆ ئەم کاتە بە نرخاوە پیرۆزبایی 12 لە سەرجەم کەمەندامانی جیهان وە بە تایبەت کەمەندامانی کوردستانەکەم و بە هیوام هەموو کێشە و گرفتەکان کۆتایی پێوێت لە بەردەم کەسانی کەمەندام و بتوانم بگەنە ئاوات و ئامانجەکانی خۆیان. ئێمە وەکو کۆمەڵی ڕۆژ هەمیشە کارمان لەسەرەوە کردووە کە هەرچ کەمەندامێک لە ناو خودی کۆمەلگا و کۆمەڵ و ماڵەکەی خۆیان تووشی گۆشەگیریەک بوو بێ یاخود تووشی کۆمەڵک بربەست بوو بێت کە بەهۆی خودی کەمەندامیەکەیەوە ئەو ئاستەنگەی بۆ دروست بوو بێ هەمیشە هەر یەکێک لە ئێمە وەکو توێژەرێک قسەمان لەگەڵا کردووە هەر یەکێک لە ئێمە کۆمەڵێک ئەزمموی خۆمان خستۆتە پێشچاوی و باسی ئەو قورسایانەمان کردووە کە ئێمەش وەکو ئەو بووین و لەو مەرحەلە و تێمان پەڕانوە بە خۆشحاڵیەوە هەر یەکێک لە ئەنجامەکانی کۆمەڵی ڕۆژ خاوەنی کۆمەڵێک توانا و تاقە و بوێری زۆر جیاوازن ئەتوانن سوودێکی زۆر باش بگەێنن بە تەواوی تاکەکانی کۆمەلگانەوەکو تەنها تاکێکی کەمەندام بە خۆشحاڵیەوە جێپەنجەمان دیارە لە ناو سەرجەمدام و دەستگاکانە و لە هەر شوێنێکی شابوو بێتین توانیمانە جێپەنجەی خۆمان دیاری بکەین و ئاستێکی باش پیشانی خەڵکی ئاماژت بەوەیە ئێوە لە ڕوانگەیەکی دەرونی شۆ هاوکاری کەسانی خاوەن پێداویستی تایبەتەکەن ئەگەر بۆ منە کەسێک لە تەمەنێکە یعنی زیکماکی نەبوو بێ و لە تەمەنێکە تووشی حاڵەتێک بێت و ئەندامێکی جەستەی لەدەستوە ئەمە زۆر کاریگەری خراپترە بێ بەتابەتی لە ڕوانگەی دەرونیەوە ئێوە بۆ ئەوە چیتان کردووە بۆ نمونە ئێمە کەسێکمان هەیە ناکەمەندامە بەڵێ ناوەندێکتانە بێ تایبەت بێ بە توێژینەوەی لایانی دەرونی ئێمە وەک گوتم لە ناو کۆمەڵی ڕۆژ ئێمە
دەستەی کارگێڕ و سەرجەم ئەندامەکانی ژۆک و خێزانێک کارەکەین تۆ لە ناو خێزانی خۆتە ئەگەر یەکێک لە ئەندامانی خێزانەکەت کێشەیەکی هەبێ ئەو پڕیتوانای خۆت ئەیت زانیاری کۆ ئەەکەیتەوەیان چ شتێک هەوڵی بزانی کە سوودێک ئەگەێنێت بەو تاکە بێگومان کەسێک ئەگەر لە سەرتاوە لە کاتی لەدایک بوونەوە کە مندامی لەگەڵا نەبوو بێ لە تەمەنێکە تووشی ئەو حاڵەتە بێ مەڕاستیەمە قورسایەکی زۆرەکەوێتە سەر بواری دەرونی زەحمەتێکی زۆر بەڵام ئێمە یەکەم کارمان ئەوەیە کە ئەو کەسە بێت ئێمە باسی ئەواکەین کە ئێمە تۆ ڕەنگە فترێکی تەمەنت بەبێ کێشە بەڕێ کرد بێ بەڵام ئێمە لەو فترە تەمەنەوە لە مناڵیەوە ئەم کێشە لەگەڵمانە گەورە بووە بۆی وامان کردو قبولمان کردووە فێری ئەو کەسەژەکەین کە ئەم حاڵەتە نوێی کە قبولی کات هەر مرۆڤێک خۆی قبول بوو حاڵەتی تەندروستی خۆی قبول بوو بێگومان ئەتوانێت ژیانێکی سادە و جوان و پڕ ئامانج بەڕێ بکات زۆر زۆر باشە کاتێک کاڵێن سی 12 دانراوە بە ڕۆژی تایبەتی خاوەن پێداویستیەکان ئەمە لە ڕوانگەیەکەوە بۆ ئەوەی کە کۆمەڵگاوە شار بێتەوە بەرامبەر بەوەی کە تێڕوانینێکی باشتریان بۆم کەسانە بێت لە ئێستا ئەمە بینی لە ناو کۆمەڵگای کوردیە خۆی یەکێ لەوانەیە کە جێی شانازیە بەڕاستی بۆ یەکەم ڕێکخراو لە سەرتاسەری کوردستان و عێراق کۆمەڵی ڕۆژە چون ئێمە هاتین پێش هەموو شتێک ئیش لەسەرەوە بکەین دیدگای کۆمەڵگەواتە ڕوئیای تاکەکانی کۆمەڵگە بوەڕین بەرامبەر خەڵکی کەمەندام و خاوەن پێداویستای بێت بیرمان نەچێ ئەم بەڕێزانە شاهیدن کە ساڵانێکی زۆرە لەگەڵ ئێمە جاران کە ئێمە چوینە ناو بازاڕیا بە پاس سەرەکەوتین دایان کەس لە پاسەکەیە بۆ نمونونەکە کاتێک سەرەکەوتی یا خانمێکی وایە بینی بە دوودار شقەوە سەرەکەوێ دەجاریان و دایک و کوێر بێت دەجاریان و ڕۆڵە تۆ بۆچی بۆ بازاڕدایان جاریان و ئێستا زۆر زۆر بە پێچەوانەوە بۆ نمونە من خۆم لە شۆستەیەک سەرەکەوم دایان خانم و کاکەی وەکۆم بە ڕێزانە لە دوورەوە پێمەڵێ مامۆستا پێویست بە هیچ هاوکارێک نییە بۆت بکەم شۆستەکان بەرزەی یا شوێنەکە نەگونجاوەیە ئێمە تۆزێک بە ناڕەحەت مەسەلەن هات چۆکەین ئێمە هاتین پێش هەموو شتێک دیدگای کۆمەڵگا بگۆڕین لەسەر ئەمە لەسەر ئەساسی قسەکانی خاتوهێش و ئێمە خانمان هەبووە دوای ئەوەی کە هەندەسە تەواوەکە دوای ئەوە کە هەندەسەی مەدەنی تەواوەکە چێتە ماڵەوە و خۆی کەمەندامە بە هۆکاری نەخۆشی قاچی ئەبڕێ لە ئەسنای تەلەبایەتی و ئەو مەرحەلە ناخۆشەی کە گەشتبینی دنیای تایە بۆ هەموو گەنجێک کە قاچی ئەبڕێ دوای ئەوە هەندەسە تەواوەکە گۆشەگیرە بێت کە گۆشەگیرە بێتتر کە ئێمە کۆمەڵی ڕۆژ کە چوینە ماڵە و سەردانمان کرد و هێنامانە کۆمەڵی ڕۆژ ئێسەیەکێکە لەوانەی کە لە ئاسیا سێڵ هەر کەس بە فیلتەری ئەوە تێنەپەڕە بە فیلتەری ئەو خانمەیە تێنەپەڕێ وەرناگیرێ بەوەی بێ بە ستافی ئاسیا سێڵ یەکێ لەوانەی تر خانمێکە کە پەلێکی لە دەستاوە خۆمانەڵێ قاچی سناعی پەلی دەست کرد کە جێی فەخری ئێمەیەوە ئێمە زۆر جار لەوە ئیرادەمان بۆ دروسە بێ خاتوشەیەنە کە لای خۆمان ئیشەکەوە خزمەتی کۆمەڵێک لەم دادە و کاکانەکە ڕۆژانە بە هەر شێوەیەک بتوانێت خزمەتیانەکە ئەمانە بۆ خۆی شتێکە کە ئێمە توانین فەخری پێ بکەین و توانین داکۆکی لەسەر بکەین و کاک لێ من جگەلەوە زۆر راپۆرتیان پیچەرم لەسەر و کەسانە کردو کە خاوەن پێداویستی تایبەتن دەبینین لەناو بازاڕی شاک کارەکان یەکێک لەوانە کاک ئاوارەیە کە بە خۆشحاڵیەوە دوو مناڵیشیەیە و خۆی بژێوی ژیانی خێزانەکەی دابینەکات و خاوەن پێداویستی تایبەتێکی کە لە نمونە کەسبکارەکانی شاری سلەیمانی کە زۆر جوان کارەکە ئەمانە و دەیان نمونەی دیکە هەیە بۆەوەی کە ئێمە بیکەینە سەرچاوەیەک بۆ هێز بۆەوەی کە بتوانین وریان لێ بەدەست بێنین بە تایبەتی کە بینین ئەوان ئەسەنگی زیاتریانەوە بەڵام ئەسەنگەکان تێ ئەپەڕێنن و ناشیانەوە ئەوەی جێی دڵخۆشیە بۆ منە ئەو تێڕوانینەی کە تۆ باست کرد ئەو تێڕوانینەیە لە ناو کۆمەڵگا بەرامبەریان هەبێت بێگومان دروست کە بەلایانی سۆزۆ بێت چکە ئەوان هیچ جیاوازەیەکیان نییە ئەگەر بەشێکیانە بێ بەشە هێزێکی تریان لە شوێنێکی دیکەیە خوددا پێیداون بێگومان من خۆم یەکێکم لەوانەیە کە بۆچی چوم دوای 35 ساڵ خوێندمەوە لەبەرەوەی کە کاتێک خۆمانەزانین هەمووی کوردەڵێ لە هەرزەکاریە لە گەنجیایە لەو مەرحەلەی کە کۆمەڵی هۆڕمۆنە گۆڕێ و ئێمەی مرۆڤ پیامانە تێپەڕێ بەڕاستی هەموو جار ئەبوومە جێی توانجی هاوڕکانم هەم لە پۆلەکە هەم لە دەرەوەی مەکتەب هەتا بوو بە عقدە دابڕام دوای ئەوە دوای 30 ساڵی چوومەوە خوێندمەوە بەڵام بەردەوام ئینسانەکان پێویستیان بە ئیرادەیە ئەم ئیرادەش چییە کێ
یابی ئەکەتە خێزانەکەتە کە بتوانێت دەستگرۆی و پشتگیریت بکات و نەت ڕوخێنێ دوو خوێندنگایە دوجار کۆمەڵگایە بیرمانە چێمە بەم سێ مەرحەلاتی پڕین زۆربەی ئەو خانمەوە و کوڕوکچانەی کە لای ئێمەن ڕەنگە نەخوێنەوارەکەیان من بم بە خۆشبەختیەوە ئێستا خاتوهێش و مامۆستایە شالاخان دادەی بەخچەی ساوایانە بەدەر لەوەی کە یەکێکی وە مەسەلەن وەکو شالا مەسوولێتی سێ مناڵ و پیاوێک و پیاوەکەش کەمەندان بێ و ئەمانە بۆ خۆی بەڕاستی دنیایەکە بۆ دەوروبار و بۆ دەرودراوسێ کە بتانی یعنی بۆ ناکەمەندامەکانە بێ بە نمونە. باشە خاتشە لە خۆت بۆ مان باسکە ئەوە ستەنگیانە یاخو بەرنامەکانی ژیانت چۆن ڕێکخستووە؟ وڵایتر هەر وەکو کەسێکی ئاسایی باشە وەکو کەسێکی ئاسایی من دادەی بەخچەی مناڵانم بگرە لەوێش کار و چالاکیەکان هەر چۆنڵی زۆرە لەسەر شانی من زیاتریشە بەڵێ بێجگەلەوەش کە مناڵەکانی خۆشم گەورن یعنی لەوەیان نەماونکەین من مەسوولێتیان زیاترە چۆنڵی مەرحەلە بە مەرحەلە تۆ ژیان قورسترە بێت بەڵام ئەوە 27 ساڵیشە دادەی باخچەی مناڵانم ینی زۆر خۆشحاڵم کە زۆر شکر سەرکەوتوو بووم لە ناویانە. باشە چۆن کاریان لەگەڵاکەی چۆن بۆ منە جگەل لەوەی کەوکو دادەی کاریان لەگەڵەکەی پەیامەکەت لەوانەیە تۆ جیاوازتر بێ لەگەڵ هەر دادەیەکی دیکەیە چۆن هەوڵی لەگەڵ مناڵانە کار بۆ و تێڕوانینانە بکەیت کە کاگلێر ئاماژەی پێەیە لەسەر کەسانی خاوەن پێداویستی تایبەت قەت ئەو تێڕوانی نەم نەبوو کە من وەکو خاوەن پێداویستێکی تایبەت بچمە ناو کۆمەڵگەوە بە ئەو شتەلا بەرین لە مێشکی خۆمانە یان هێزێکی زیاتر پیشان ناوە زیاد لە هێزی خۆشم زیاتر پیشان ناوە لەبەرەوەی کە من کە تاقەیەکم هەبێ کە بتوانم ئیش بکەم بۆچی خۆم پیشانی ئەو کەسە بم کە من لەو ڕۆ ناتوانم ئەو شتە بکەم بە پێچەوانەوە من زۆر لەگەڵ مناڵەکانە زۆر باشتریش بووم و یعنی زۆر لە دادەکانی کە لە پێشتر بووم لە لای مناڵەکانیش زۆر خۆشەویستتر بووم کە ڕۆژێ لە ڕۆژان منەوەم پیشانی کەس نەیاوە ڕۆژێ لە ڕۆژان نە لەگەڵ هاوڕەکانم لەگەڵ بەڕێوەرەکەم نە لەگەڵ مناڵەکانە قەت ئەوم پیشانی کەس نەیاوە ئەتوانین بە ناڕاستەوە خۆ ئێمە کار بکەین بەڵێ پەیامی کە تۆ تێکایی لەسەرکەی کە خۆت تاقە هەبوو هێزی ئەو شتە هەبوو پێویست ناکە ئەو ببەستیتەوە بەوەوە ڕاستە خاتوێش ئەگەر بینە سەر کار و چالاکیەکانی دیکە بە تایبەتی کاگلێر ئاماژەی پێیا بەشێکی زۆر لەو کەسانی کە لەلای ئێوەن خانمانن ئێوە چتان کرۆ بۆ خانمان ئێمە تا چەنددا بۆن منە ئەگەر ئاماژەتان بۆیە ئێوە وەرشەتان هەیە بۆ کارە دەستیەکان بەیان هەر کارێکی دیکە هەوڵتان ناوە خانمان لەسەر لە ڕوانگەی ئابووریشەوە بە خۆیان بەستن ئێمە هەرچ خاتونێک کە سەردانی کۆمەڵی ڕۆژی کردبێت و کەمەندامە بێگومان ئەگەر بەهرەیەکی هەبوو بێ تاقەیەکی هەبوو بێ هەمیشە پشگیری کراوە لەسەر خاتونی زۆر باشمان هەیە کە کاری دەستیەکات خاتونی زۆر باشمان هەیە کە لە بواری هوەرە کارەکات و کاری وێنە کێشانەکە بەڕاستی کە ئەمڕۆ لە 12 خات و ئەڤینمان هەیە کە پێشانگایەکی زۆر جوان بەڕێوابات کۆمەڵە گوێنە بەڕاستی حەپەسی بە دیارەوە ئەوەنە جوانە ئەوەنە تاقی تیا بەکار هاتووە و لە بواری شانۆشە ئێمە ڕێژێکی زۆر خاتومان هەیە کە لە بواری شانۆیە کارەکە و هەمیشە دەرەنجامێکی باشی هەبووە وەکو خاتوشە هەلاش باسی کرد ئێمە هەرگیز ئەوە نیشان ناین کە ئێمە تەنها کەمەندامێکین لەبەرەوەی کە کەمەندامین کارەکەمان بە پێی کەمەندامێکەمان نەخێت ئێستا من وەکو خودی خۆم کە مامۆستام و لە قوتابخانەیەکە دەرسەڵێمەوە بێجگەلەوەی کە کاری مامۆستایەتیەکەم زۆرینەی کاتەکان هۆشیاریش بڵاوەکەمەوە لە ناو خوێندنگاکەمە زۆرینەی ڕێژەی سیمینارەکانی خوێندنگاکەم منم کە بڵاوی ئەەکەمەوانێ و پێشکەشێکم بە سەرجەم مامۆساکانی خوێندنگاکەم و قوتابیەکانیشم سیمینارەکانە چێتە چ بوارێکەوە من سیمینار لەسەر هەموو بوارێکەکەم لە بواری کەمەندامان و پێناساندنی مافەکانی کەمەندامانە بۆ خوێندکارەکانم کردووە و سیمینارم کردو لەسەر چۆنیەتی جۆری کەمەندامان و چۆن هەڵسوکەوت بکەن لەگەڵ کەسێک لە جۆری کەمەندامی جەستەیی یاخود نابینا یاخود نابیست و نادوو یاخود شەلل دەماغ یان ئۆتیزم داون سیندرۆم یعنی ئێستا
بە خۆشحاڵیەوە زۆرینەی قوتابیەکانم زۆر جۆری کەمەندامیە ناسن لە کاتێکا کە خۆیان مرۆڤێکی جەستە ساغن کەمەندام نین ناکەمەندامن و لە هەرچ بابەتێکە لە هەرچ بوارێکا کە زانی بێتم زەڕورە بۆ هۆشیاری تاکەکان من لە قوتابیەکانمەوە دەستم پێ کردووە و بە خۆشحاڵیەوە استیعابێکی زۆر باشیان هەیە بە خۆشحاڵیەوە ئەتوانین بڵین ئێمەی کەمەندامانە ئەو کارەی ئەگرینە دەست ئەتوانین بڵین نزیکبوونەوەیکی زۆر باش دروست بکەین لەگەڵ تاکەکەی بەرامبەرمان ئایا ئەو تاکەی بەرامبەرمان تەمەنێکی منداڵە یاخود گەورەیە یاخود بە تەمەنە بۆیە هەرچ کاتێک هەرچ کەسێکی کەمەندام و بە تایبەت خانمەکانیشمان لە هەرچ بوارێکە کاریان کرد بێ چۆنەڵی گەشتونەتە ترۆپک گەشتونەتە ئاستێکی زۆر بەرز و بە خۆشحاڵیەوە جێپەنجیان لە هەموو بارەکانە دیار بۆ بۆیە من هەر کاتێکە خانمێکە بینم ئیشێکی ئەبینم دڵم خۆشە بێ زۆر بەڵام کە ئەبینم کەمەندامە و ئەو ئیشە ئەکات بەڕاستی یەکسەر بێ ئەوەی کە سەیری ئیشەکەشی بکەم یەکسەرەڵم دڵنیام کە لە ئاستێکی زۆر بەرزا پێشکەشێکە زۆر باشە کاگلێر دەستان خۆش بێ دیارەکە ئیشەکانتان جێگەی بایەخوا ئەگەر جگە لە پارێزگای سلێمانی ئێوە لقتان هەیە لە شارەکانی دیکەش چۆن کارەکانتان لە شارەکانی دیکە ڕەگەخەن یاخود لە قەزا و ناحیەکانیان و کەسانەی کە دەستی ناگا بەیە و دوورە دەستە چۆن هاوکاریەکانی خۆتان بۆ کەسانە دەگەێنن لە میانەی ئەو بەرفراوانی کۆمەڵی ڕۆژە دیارە ئەوە بووە کە ئێمە لەسەر ئاستی سلێمانیشمان کردووە دوجار ضرور بۆ ئەوەی وەکو جەناب تەڵێیانی لە سنووری ڕانیە لە سنووری گەرمیان لە سنووری هەڵەبجە لە سنووری کۆیە تەقتەق هەموو ناوچەکانی کوردستان لەسەر ئەو ئاستە بۆ کە کەمەندام ناتوانێت یانی ڕۆژانە بەردەوام بکاتە سلێمانیە ئێمە دەستمان بێگن لەسەر ئەو ئەساس توانی ومانە لە هەر شوێنێک لقێک دروست بکەین و لقەکانیش بتوانن کار و چالاکی خۆیان لەوانە و زۆر جار لقمان هەیە لە ئێمە لە ئۆفیسی سەرەکی سلێمانی ئەکتیفترە و چالاکییان زیاتر بەرفراوانترە و یعنی تەنانەت شۆڕ بۆتەوە ئەوەی کە گروپی شانۆمان هەیە لە یەکێ لە لقەکانە و زۆربەی کات لە هەر شانۆی سەرشەقام هەبێ کەمەندامانە چن لەوێ نمایشی شانۆکەیانەکەن بۆ ئەوەی ئەمەش جارێکی تر ئیرادەیە بۆ کەمەندامان بۆ ئەوەی کە خەڵک ینی کەمەندام ڕەنگە لە چوارچەوەی هۆڵێک شەرمێک یاک شتێکبان ئەوان بەس خەریکی زیاتر خەریکی شانۆی سەرشەقامن بۆ ئەوەی کە پیشانی هەموو کوردستان و هەر کەس بیبینێ کە کەمەندام خاوەنێم ئیرادە جوانێ و بیرشمان نەسێ لەسەر هەموو شتێک و شتێکەیە کە تەقسیم و تەوزیعی خوای گەورێ دایمەن لە جێی نەقسێک سەدان و هەزاران تەعویزیاوە بەڵام بە مەرجێک ئینسانەکان عەقڵی خۆیان بەکاردێنەوە بۆ ئەوەی عەرەب قسەیەکی جوانێڵە ئیسرارکە وجودت هەرە سەلمێ ئێمەش خۆشبەختانە بیرمان نەچێ ینی لە دوای ماڵ و خوێندن و کۆمەڵگا خوێندنگەیەکی گەورەمان هەبوو ئەوش خوێندنگەکەی ڕۆژە کە کۆمەڵی مامۆسای بە ئەزمون و بە توانایتیا بۆ کە توانیویانە بە کەمەندام و ناکەمەندامەوە دەستەی بەڕێوەبەری توانیویانەم ئیرادش پاڵپشت بن لەگەڵ ئێمە دروستیکەن زیاتر بۆ خانمەکان بەڕاستی چکە بیرمان نەچێت لەم کۆمەڵگایە دوو جار خانم بەرکەوتەی خراپی هەیە جارێک ئەگەر خانم بێ و جارێکیش ئەگەر کەمەندام بێ بۆیە سۆربەی جار کاک ئاسۆ بیرمان نەچێ ینی با بێویشتانی نەکەین ئاسۆی نووری سەلیم کە لە 95ەوە بەم کارەوە خاوەنی 24 کاری شانۆیە بۆ کچوو کوڕەکان هەتا لەم کۆتا ساڵانە وتی ئەگەر من لە شوێنێکە شانۆیەک بکەم گروپەکەم بەکاربێنم ئەگەر 20 کەس بێ ئەبێ شانسیان لە خانمان بێ بۆ ئەوەی جارێکی تر بەڕاستی ئەو ئیرادە و پاڵپشتێ بۆ خانمە ئەزیزەکانی کەمەندامان زیاتر دروست منی شۆم بینیوە بەشێکی زۆر لە ئەکتەرەکان خانمن بەڵێ وای کە زۆر جوان ڕۆڵەکەشیان بینیوە بێگومان و ئەم ڕۆژ لە میانەی 12 با بیرمان نەچێ و ئەو کار و چالاکیانەی کە لە سلێمانی کە ئەم ڕۆکرێ یەک لادانی پەردەیە لەسەر پەیکەری باوکی ڕۆحی کەمەندامان ئێمە ناڵێن باوکی ڕۆحی کەمەندامانەوە قسەی ئێمە نیە قسەی کۆی ڕێکخراوە عەرەبی و هەولێر و دهۆک و ئەمانەیەکە شێخ نووری ڕەحمەتی کە یەکێک بۆ لە ئەندازیارەکان وە لەسەر کورسی بۆ پەردە لادانە لەسەر پەیکەری ئەو وەکو باوکی ڕۆحی کەمەندامان پێشەنگایەکە کە وەکو خات و هێش و ئاماژەی پێکرد لەلایەن خانمێکی کەمەندامی دەستەی کارگێڕی ئێمەوە
کە ماشەڵڵا پڕە لە داهێنان و ئیرادێکی زۆر جوانیە پێشەنگایەکی شێوەکاری لەلایەن و سێم چالێکیمانەوەی کە گروپی شانۆی کەمەندامان کە دەرهێنەرەکەی ئاسۆی نووری سەلیمە لەگەڵ کۆمەڵی کوڕکتی جوان نمایشێکی جوانیان هەیە بە ناوی ماسکی ئاوێنە شکاوەکان. زۆر باشە. هەر لەو ڕوانگەیەوە ئەمە ئەومان بیر نەچێت کە گروپەکەتان چەندین خەڵاتیشی بردووە لە ئاستی عێراقیشە و بەشداری وەبزان بەشە لە فستیڤالەکانیشی کردووە لە وڵاتی ئێران. ئەگەر خۆشت ئاماژەی پێبەی چۆن فستیڤاڵی کان هەیە جیهانیە فستیڤاڵی فەجر لە تاران زیاتر لە 6 دەوڵەتی ئەوروپی بەشداری کردووە یەکێ لەوانەی کە سەرسامی بۆ ئەو وڵاتانە ئەوە بووە ئێمە بە دەرهێنەرەوە هەتا دو ئاکتەری کەمەندان بووە بەڵام وڵاتانی تر ئەڵێ تاک کەمەندامی تیا بووە لەوێ سەڕیان سوڵماوە کە شوێنەکە وەکو کوردستان و توانیویانە ئەم بەڕاستی ئەم داهێنانە بکەن ئەمی بداع بکەن ئەمڕۆ یەکێ لەو کارانە کە جێی فەخراوەیە نمایشی شانۆکەگەن دوو جار بەشداری ئەو فستیڤاڵیان کردووە چەند جارێک بەشداری فستیڤاڵی شانۆی جیهانیان کردووە کە بە باشترین خەڵاتوە لەوێش باشترین لە فستیڤاڵی فەجر باشترین خەڵاتی دەرهێنەر و ئەکتەر دراوە بە گروپی شانۆی کەمەندامانی کوردستان و ئەو کاتش تەنها شانازی نییە بۆیەوە بۆ هێمە شانازیە کە گروپێکە چێتە فستیڤاڵەیەک لە دەرەوەی وڵات و بەم جۆرە خەڵاتە باتەوە بێگومان ئێمە پشتگیریمان بە کۆی کۆمەڵکایە و پێویستمان بە پشتگیری کەمەندامانە بە تایبەتی دەستگاکانی ڕاگەاندن بۆ ئەوەی ئەگەر ئێستا بەڕێز لێرەوە مەسەلەن کۆمەڵی ئیش لەسەر کۆمەڵی ڕۆژنەکەی ڕەنگە ڕۆژان ئەگەر بەرگوێ هەر کەسێک بکەوی بڵێ کۆمەڵی ڕۆژ لەگوێ کەواتە ئەڵێن چاوی سێم و چوارە من ئەڵێم ڕەنگە چاوی دووەم ڕاگەاندنەکان بێ وەکەوێتە سەر تێڕوانین و وەعی ئەو دەستگای ڕاگەاندنی تا چەند ئیش لەسەر تواناکانی کەمەندامان ئێمە کوردستان 24 میشەوەڵمان ناوە لەو شوێنە بین کە هەر تاکێک کە پێویستی بەێمەیە بۆی بتوانین دەری بخەین بێگومان لە میانەیە میشکردنەی کەناڵ 24 من شایدیەوەتان بۆ دەمکە لەسەر ئیشی هوەری جوانترین ئیشتان کردووە و یەکێ لەوانە بەڕێز بووی کە زۆر بە ئەدایەکی جوان توانیوتە ئیشی کردووە من ڕاستە سەحافم تاوانە کۆ ڕاگەیان بە زۆر بە دیقەتم لە ڕاگەیاندنەکانە بەڵام من هەمیشە گلەیم لە هەموو ڕاگەیاندنەکانەیە کە کللتوری سوالکردن کە دەرۆسەکردن ئێستا ئەمڕۆ ئێمە لە ڕۆژی جیهانی کەمەندامە مانشێتەکەمانەوەیە نەخێر بۆ دەرۆسەکردن بەڵێ بۆ داهێنان یعنی دائما ئەوە ڕەفزی مطلق بۆ وەکو کابرای عەرە بەڵێ لە لای ئێمەکە تۆ بێ دیوە خراپەکەی کەمەندام پیشان بی ئێمە بۆیە سوپاسی کوردستان 24 و هەر دەستگایەکی ڕاگەیاندن بە بینرا و بیسراوەکەین ئیش لەسەر ئیرادەی کەمەندام کە بیرمان نەچێت دوجار ئینسان بریتە مرۆڤ بریتە لە کەرامەت بریتە لە عیزەتی نەفس و زۆر جار ینی لەگەڵ ڕێزم ئاکام لێ بۆ لە ڕاگەاندنەکان زۆر بە سەقی کەرامەتی کەمەندامیان خستۆ ژێر پرسیار ئەوە مردەوە جیا بۆ بەعکسەوە من ناتوانم ئەو شاهیدێ بۆ سۆربەی کەمەندامان بەم ئەوەی کە خێزانی پێکێ نابێ و هاوسەرگیری کرد بێت تەحەداکەم ئەگەر بەختەوەرترین و باشترین چکە ئێمە بمانەوە نەمانەوێ لە دەرەوەی خۆمان هەست بە شتێکەکەین کە ئێمە زەقتر ئەبینرین و ڕوونتر ئەبینرین ئەبێ زۆر محتەفیس بین بە شتێک و کەواتە کەمەندامی عەقڵ نییە کەمەندامی جەستەیە دوجار هیچ تێڕوانینێک هیچ مرۆڤایەتێک نییە لەسەر کۆی سەویە بڕیار لەسەر قاچی من بە ئەگەر مرۆڤ بێ بڕیار لەسەر عەقڵی ئێمە بە من جارێکی تر سوپاسدانەکەم تەمەناکەم ئینشاءڵڵا هەموو ڕاگەاندنەکان وەکو ئێوە پەرۆش بێ بۆ ئیرادەی کەمەندام. سپاس. هاتوشالا ئەگەر بە کورتی پەیامەکانتان بگەێنن بە تایبەتی لە ڕوانگەیەک ئەگەر پەیامێک کتەبێ بۆ خانمێک لە هەر شوێنێک بێت و ئێوە پەیامێکتان بۆی هەبێت چی پێڵێیت؟ وڵای منەڵم هیچ کەسێک شایانی ئەوە نیە خۆی گۆشەگیرکە لە ماڵەوە داهێنان هەموو کەسێک بەشی خۆی داهێنانی پێەیە بێتە دەرەوە داهێنانی خۆی دەرخات زۆر لەوە باشترە کە خۆی گۆشەگیرکە و بە چای بەزەی خەڵک سەیری زۆر باش خاتوێشو دەستان خۆش بێ زۆر سپاس بۆم کاتەوە لەم ڕۆژە پیرۆزەیە پەیامی من بۆ تەواوی کەمەندامانی کوردستان و بە تایبەت خانمانی کەمەندام هیچ کاتێک خۆی لە هیچ ئاستێکا بە کەمتر نەبینێ و هیچ مرۆڤێکی شایانی بەزەی نییە تەنها ئەوەیە کە بە چاوی ئەو توانە و تاقی خۆی کە هەیەی بەو چاوەش سەیری خۆی بکات و بتوانێت خۆی بسەلمێنێت. دەستەکانتان خۆش بێ ئێوە
کەسانێکن کە دەبنن نمونە بۆ چەندین کەسی دی کە بە بەهرە و تواناکانتان ئێمە شەروەکو کاگلێر ئاماژەی پێ ئامانجوانە ڕۆشنای بخینە سەر ئەو سنتەر و ناوەند و کۆمەڵ و ڕێکخراوانەی کە کار لەسەر پەرەپێدانی تواناکانەکات ئیتر هەر کەسێک بێت ئێوەش نمونەیەکن دووبارە خۆشحاڵ بووم ئەم ڕۆژەتان لێ پیرۆز بێ بە هیوای کاری باشتر و نێشتنی ئەستەنگەکانی بەردەم ئێوە کەسانی خاوەن پێداویستی تایبەتیش ئاژا منە گەڕێمەوە بۆ لای ئێوە هیوادارین توانی بێتمان بەشێ لە کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە پیشان بدەین کە نمونەیە بۆ چەندین ڕێکخراوی دیکە کە لە هەرێمی کوردستان کار دەکا بۆ دەرخستنی توانای خاوەن پێداویستیەکان. دالیا من زۆر خۆشحاڵ بووم و چاو دڵم ڕوون بوو کە ئەو هاوڕێ ئەزیزانم بینیە و دوو خانمە ئازایە کاک دلێر خۆشحاڵ بووم کە جارێکی تر بینی من جارێکی کە و زەم لێ وەرگرتن پیرۆزباییان لێ یەکەم هەموو کات سەری ڕێز و نەوازش بۆ تواناکانیان بۆ ئەو وزە زۆرەی کە ئەوان هەیەە و ئێمە لێی وەرەگرین دانەوێنم سپاس بۆ تۆ و بۆ تەواوی ئەو هاوڕێیانە.